دروستبوونی پەتای ئەخلاقی و هەڵگەڕانەوە لە دابوونەریت و ئاین تا ئێستا بە کۆمەڵگەی کوردی نامۆن، بەڵام کەسانێک هەن بە ئامانجی بەلاڕێدابردنی گەنجان بەردەوام خەریکی پلانگێڕین و دەیانەوێت ژەهری پیس و پلانی گڵاویان بە داوێنی پاکی گەنجان و لاوانی کۆمەڵگە تاقی بکەنەوە. ئەوە تا یەکێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە خۆی وەکو ڕێکخراوێکی چالاک لە بواری ئافرەتان ناساندووە، ئێستا بە ئاشکرا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و چالاکیەکانیانەوە بانگەشەی هاوڕەگەزبازی دەکەن و خەڵکی هان دەدەن و ڕەوایەتی دەدەن بەم جۆرە لە هاوسەرگیریە ناشەرعی و نائەخلاقیەی کە کۆمەڵگەی کوردی و یاسا و هەموو دینە ئاسمانیەکان پێی نامۆن. طبعاً ئەم ڕێکخراوە دووجار پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی لە داواکاری گشتی سلێمانی سکاڵای یاسایی دژی ئەو ڕێکخراوە تۆمار کردووە و داوا دەکات فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان مۆڵەتەکەیان لێوەربگرنەوە و ڕێوشوێنی یاساییان بەرامبەر بگرێتە بەر. سکاڵای یاساییمان لە دژی دوو حاڵەت جوڵان، یەکێکیان ڕێکخراوە کە بە ناوی ڕێکخراوی ڕاستان لە سلێمانی کە بانگەشەی کاری هاوڕەگەزبازی کردووە و زانیاری لەم بوارەوە بڵاو کردووەتەوە و بە یەکێک لە ئامانجەکانی خۆی زانیوە. طبعاً ئەم ڕێکخراوە دووجار خەتابارە دووجار فێڵی کردووە. جاری یەکەم لە فەرمانگەی ڕێکخراوەکانی حکوومەت لەوێ خۆی تۆمار کردووە کە ڕێکخراوێکی ژنانە داکۆکی لە مافی ژنانەکە، بەڵام ئەوە 3-4 ساڵی ڕابردووە کارەکەی خۆی گۆڕیوە و لەم بوارە کارەکە. خەتای دووەم، خراپەی دووەم، تاوانی دووەم ئەوەیە کە بانگەشەی هاوڕەگەزبازی یا دیفاع لێکردنیان یا ئیدعاکردنی یا ئاساییکردنەوەی لای گەنجان، لای خەڵک، لای کۆمەڵگە، لای خێزانەکان بەڕاستی ئەمە حاڵەتێکی زۆر پڕمەترسیە. ئێمە بینین کە هاوڕەگەزبازی لەگەڵ ڕۆحی یاساکان، لەگەڵ فیترەتی تەندروستی ئینسان، لەگەڵ عەقڵی تەندروستی ئینسان، عەقڵ و فیترەتێک کە هێشتا نەخۆش نەبێ، ئەم بابەتە دژە و سروشتی ئینسان خواستەکەی بەو جۆرەیە کە خێزان لە نێر و مەیەک پێک بێ، بەو جۆرە باش و چاکەی کە تا ئێستا لە کۆمەڵگەی ئێمە هەیە. بۆیە سکاڵامان لە دژ جوڵاندون و دڵنیام لەوەی دادوەرە بەڕێزەکان لەم بارەوە تحقیقی عەدالەتەکەن و مافی گشتی ئەپارێزن. وێبسایتێکیان هەیە، لە وێبسایتەکە زۆر بە ڕوونی ئامانجەکانی خۆیان نووسیەوە. طبعاً بە خۆشحاڵیەوە ڕوویان نەبووە بە زمانی کوردی وێبسایتەکەیان بنووسن، پێچێ لەژێر کاریگەری وەرگرتنی فەندا بێ. بەداخەوە هاوڕەگەزبازی هێندە شتێکی نامۆیە، تەنانەت ئەو کەسانەش تەنها چەند ڤیدیۆیەکیان هەیە کە بە ئاشکرا تەبەنی ئەوەکەن کە ئەوان ئێستا لەو بوارە کارەکەن کە دڵنیام لەوەی دادگاکان کاری خۆیانەکەن و ڕایانەگرن سنوورێکیان بۆ دانێن و لە ڕێگەی پەرلەمان و لیژنەی پەیوەندیدارەوە لە ڕێگەی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانەوە مۆڵەتەکەشیان لێ وەرەگرینەوە و ڕێکخراوەکەش داخین، چونکە بەڕاستی تەجاوزە لەسەر مافی گشتی. بە بڕوای توێژەرانی دەرونی کۆمەڵاتی، ئەگەر حکومەت و دام و دەستگا پەروەردەیی و کۆمەڵاتیەکان سنوورێک بۆ لادانە ڕۆشتی و کۆمەڵاتیەکان دانەنێن، لە ساڵانی داهاتوودا چەندین نەخۆشی نامۆی خێزانی و ئەخلاقی لە نێوچین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردیدا تەشەنە دەسێن و دەبن بە دیاردەیەکی ئاسایی ناو کۆمەلگا. وەک چۆن ئێستا لە کۆمەلگای ئێمەدا یانەکانی لەشفرۆشی و مادە هۆشبەرەکان و کافتریای خێزانی و هەروەها یانە لەشفرۆشەکان بوون بە شتێکی ئاسایی، ئێستاش دەستێک هەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و ئەوێت هاوڕەگەزبازی بکە بە شتێکی ئاسایی لە کۆمەلگای کوردیدا. پێویستە ناوەندە پەروەردەی و خێزانی و کۆمەڵایەتیەکان و دام دەستگا بەرپرسیارەکان ئەم بابەتە بە هەند وەرگرن و کاری جدی لەسەر بکەن، چونکە ساڵانی داهات و چەندین نەخۆشی کۆمەڵایەتی و ڕۆشتی و خێزانی بۆی ئەمەوە سەرهەڵەدەن و چارەسەرکردنیان ئەستە و ناڕەحەتە بێت. بەشێکی دیکەی سکاڵای پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی لەسەر کەسێکە کە خۆی بە ناوی هونەرمەندێکی باکووری کوردستانەوە ناساندووە و مەبەست و مەرامی پارەکۆکردنەوەیە. لامانکاتدا بە ئاسانی باز لە هێندێک بابەتی سیاسی دەکات کە لەگەڵدا بوو نەریتی کۆمەلگەی کوردی یەک ناگرێتەوە. ئەم جۆرە خۆ دەرخستانە لەسەر شاشە و تیڤیەکانەوە نابێت ڕێگەی پێ بدرێت و جێگەی قبوڵکردن نین. کەسێکە کە بەڕاستی کەسایەتێکی نادیاری هەیە، ناوێکی نادیاری هەیە، دوو دانە ساڵە بە ناوی هونەرمەندێکی باکووری کوردستان خۆی ناساندووە، ئێستا لێدوانی سەیرەدا کە دژن بە بەهاکانی کۆمەلگا لەسەر هەردوو حاڵەتەکە ئێمە سکاڵای یاساییمان جوڵاندووە. بەشێک لە میدیاکان لە چەند ساڵی ڕابردوو هۆکار بوون بۆ گەورەکردن و دەرخستنی کەسانێک کە کاریان بەلاڕێدابردنی گەنجان و لاوان و کار ئاسانیان بۆ کراوە و بوونەتە پەتایەکی مەترسیدار بۆ کۆمەلگا. ئەوەی لە کۆتاییدا گرینگە ئەوەیە کە ئەندامانی کۆمەلگا هۆشیار بن و ڕێگە بۆ کەسانە نەدەن کە بە ئاراستەی شێواندنی کۆمەلگا شەند بکەن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.